لە ڕاستیە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک مامۆستای پێشمەرگە ئاسا هەم لە تەلەڤیزۆنی کەرکووک و هەم ئۆنلاین بۆ بەردەوامبوونی خوێندن لە کەرکووک عەزیەت و زەحمەتێکی زۆریان کێشا و لە ماوەی کەرەنتینەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم مامۆستایانە بە بەردەوام بوونە خۆبەخش و ئەتوانین بڵێن خوێندن لە هەموو شار و شارۆچکەکانی عێراق تا ڕادەیەکی زۆر وەستا، بەڵام لە ڕێی ئەم مامۆستا بەڕێز و خۆشەویستانەوە لە ڕێی ئەم پێشمەرگە ئاسایانەوە خوێندنی کوردی لە کەرکووک نەوەستا، هەم لە ڕێی تەلەڤیزۆنی کەرکووکەوە و هەم لە ڕێی بە شێوەیەکی ئۆنلاین خوێندن بەردەوام بوو و ئێمەش وەکو مەڵبەندی ڕێخستنی کەرکووک هاوکاریان بووینە و ئەوەی ئەو داواکارانی کە ئەوان هەیەیان بۆ ئێمە توانیمانە تا ڕادەیەک هاوکار بین و ئەمڕۆژ بەم بۆنەوە پێمان خۆش وەکو مەڵبەندی ڕێخستنی کەرکووک هەم بۆنەیەکیان بۆ سازکەین و هەم دیارێکی قنجیلانەشیان پێشکەشکەین کە دیارەکە زیاتر معنەویە و ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەم مامۆستایانە لە ماوەی ئەم کەرەنتینە کە خەڵک لە ماڵەوە بووە ئەمان هەساون ژیانی خۆشیان خستۆتە مەترسیەوە. ئەو دڵسۆزی لە ناو مامۆستای خوێندنی کوردی بەتایبەت لە شاری کەرکووکەیە، یعنی ناتوانە بڵێن هاوشێوەی هەیە لە عەرەبیە لە تورکمانی، بۆ لەبەری هەستێکی نیشتیمانی و نەتەوایەتیە لە شاری کەرکووکە زیاتر پاڵپیۆنەرە بوو، زیاتر مامۆستاکان دڵسۆزتر بوون و ئەم بەرامبەرەوە بەبێەوەی حسابیەوەکەن کە هیچ شتێکیان بۆ کرێ و ئەم ساڵیش ئەو خوێندنە ینی بۆ ئەستکردن بە مەسئولیەتە مامۆستایان کە ئەم شتیان کرد، ینی هەوڵیاندا لە ڕێگەی ئۆنلاین بە ڕێگەی لە ڕێگەی تەلەڤیزۆنی کەرکووکەوە دەستخۆشیان لێکەین کە توانیان ئەو پەیوەندیە نەبچڕێ لە بینی مامۆستا و لە بینی بەتایبەتی خوێندکارەکان ئەوانەی کە پۆلە کۆتاییەکان. زۆر سپاس بۆ مەڵبەندی دوی ڕێخستنی کەرکووک کە توانی ئیمڕۆ ئەم مەراسیمە سازکە بۆ خەڵاتکردنی چەند مامۆستایەکی شاری کەرکووک. بەڕاستی مامۆستایەکی خۆنەویستانە توانیان لەم ماوەیەکەوە قوتابخانەکان بەهۆی نەخۆشی کۆرۆناوە داخرابوون، نیان هێشت بۆشی بخێتە ناو قوتابخانەکان و خوێندکاران بێبەش بن لەو مادانەی کە وەریان گردووە بە شێوەیەکی زۆر باش توانیان لە ڕێگەی تەلەڤیزۆنی کەرکووکەوە زیاتر لە مانگێک هەوڵەکانیان کۆشش بکەن بۆ ئەوەی کەوا بتوان ئەو خوێندکارانە سوودیان لێ ببینن.